سلااو قوتابیانی ئازیز من مامۆستا سەلاح الدینم مامۆستای زمانی ئینگلیزی لە قوتابخانەی کلێڤەر ئەمڕۆ لە خزمەت ئێوە دەمەوێت لە یونیت 5 لەسن 3 بابەتێکتان لەبۆ باز بکەم ئەویش پرێزنت پێرفێکت لەگەڵ بەکارهێنانی سنس ئەند فۆر ئەگەر تەمەشای ئەم بابەتە بکەین ئەمە بابەتێکی گرامەریە کە لە یونیتی 5 lesson 3 هیوادارم لەگەڵ من بن بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە بابەتەکە زیاتر ڕوون بکەینەوە. Present perfect for and since. تەماشا ئەم ڕستەیە بکە. Grammar complete. Present perfect for and since. یاسایەکتان بەبیردێنمەوە یاسای present perfect. یاسای present perfect دەرێن subject plus have yan has plus pp دوایە complement ئەوە یاسای چییە؟ یاسای present perfectە واتە تۆ دەبێ ئەم یاسایە جێبەجێ بکەی لە کاتی گوتنی ڕستەی present perfect لەگەر ئەم یاسایە لە هەندێک وشە هەیە بەکاریان دەهێنین ever never just already ئەمانە هەمیان لەگەر present perfect بەکاردەهێنرێن لەگەر ئەمانەش دوو وشەیەکی هەیە کە نیشانەی present perfectمان پێ دەڵێ sinceمان هەیە since لەگەر for ئەم دوو وشەیە دوو وشەی زۆر گرنگن لە ناو ڕستەی present perfect ئێمە بەکاریان دەهێنین با تەماشای فۆری بکەین for 3 hours واتە بۆ ماوەی سێ کاتژێر بۆ ماوەی سێ کاتژێر کەواتە ئێمە فۆرمان لەگەڵ چ بەکارهێنا لەگە ژمارە 3 باشە for 3 hours با لێرە تێبینێک بێ بڵێم for لەگەر ژمارە بەکاردەهێنرێت for لەگەر ژمارە بەکاردەهێنرێت واتە ئەگەر لە دوای بۆشاییەکە ژمارەت هەبوو لەناو بۆشاییەکە فۆری بنووسە since 4 pm since 4 pm 4 pm ژمارە نییە ئەو فۆرە ژمارە نییە ئەدی چییە؟ کاتە 4 pm واتە کاتژمێر 4 کاتژمێر 4 ژمارە نییە من نەمگوتووە 4 کاتژمێر دەرێم کاتژمێر 4 کاتژمێر 3 کاتژمێر 10 am pm هەر am و pmi لەگەردا بوو هەر ئۆکلۆکی لەگەردا بوو ئەوە 100% دەبێ ئێمە سنسی بەکاربێنین بابین تەماشای نمونەکان بکەین زیاتر تێدەگەی They have been there for 3 hours. They have been there for 3 hours. ئەوە subject ئەوەش have-ەکەیە ئەوەش pp-ەکەیە کەواتە ڕستەکەیمە چێستە؟ ڕستەکەیمە present perfectە چمان لەگەری بەکارهێنایە؟ for فۆرمان لەگە بەکارهێنایە لە دوای فۆری چ هاتیە؟ 3 ژمارە هاتیە لە دوای فۆری ژمارە هاتیە بابێن تەماشای نمونەی دووەم بکەین They have been there since 4 pm چ فەرقیان هەیە ئەم دوو ڕستەیە لە ڕستەی یەکەم فۆر بەکار هاتیە لە ڕستەی دووەم since بەکار هاتیە لێرە دەرێ 3 hours لێرە دەرێ 4 pm واتە معنایان چی ئەم دوو ڕستەیە ئەوەی یەکەم دەرێ They have been there for 3 hours ئەوان لەوێن دەرێ بوون لە بۆ ماوەی سێ کاتژێر بەڵام ئەمە دەرێتن چێ They have been there since 4 pm ئەوان لەوێن دەرێ بوون لە سەعات 4ەوە واتە فەرقی زۆرە since بە زۆری لەگە پاس بەکاردێ لە سەعات 4ەوە ئەوە نیشانەیەکی باشیتی ئینجا لە ئیمتحان چۆن دێتەوە پێت دەرێ لەم بۆشایە ئەخوارەوە ئایا سنسی دادەنەی یان فۆری دادەنەی ئەوە تێبینەکەم پێگوتی گوتم ئەگەر بێت و ئێمە ژمارەمان هەبوو پێویستە فۆری دابنەی بەڵام ئەگەر بێت و ژمارەمان نەبوو ئەوە سنسی دابنێ با تەماشای یەکەمی بکەین تەماشای دوای بۆشایە بکە ages لەوانەیە بری مامۆستا ages خۆ ژمارە نییە بە age یەک تەمەنە یعنی یەک سەردەم ages چەند سەردەمێک یعنی ئەوە ڕەقەمە کە ئێسی پێوەیە واتە ڕەقەمە چەند نازانم چەند سەردەمە بەڵام لە هەمان کات یەک نییە کۆیە واتە ڕەقەمت هەیە ages ئەوە دەبی فۆر لەگە بەکاربینی برێ for ages یاخود بە
بە شێوەیەک کە پێت بڵێم هەندێکیان هەیە لەبەریان کە یەکجاری بۆ ئەوەی لە ئیمتیحان گومانت نەبی لە ڕاستی وڵامەکەت بۆ نمونە ages لەبەری بکە for لەگەر agesی بەکاردێ for ages ئەوە لەبەری بکە دوای بابێنە سەر ئەم ڕستەیە she hasn't seen them dash midday کاتە ئێمە کاتمان هەیە ئێمە ژمارەمان نییە مادام کاتمان هەیە دەبێت ئەلێرە سنسی دابنین سنس ئەمەش سنس ژمارە نییە لەبەرەوە ئێمە سنس لەگەر midday بەکار دەهێنین دواتر هەیتمان he hasn't eaten anything dash this morning ژمارەیە نەخێر کاتە مادام کاتە دیسان سنسی دادەنێمەوە واتە بە شێوەیەکی گشتی لەگەر کات سنس بەکاردێ دواتر I've been hungry dash a long time پێویستە ئەوەش لەبەر بکەی for لەگەر a long time بەکاردێ for a long time هەروەکو ages چۆن agesت لەبەر کرد for ages بە هەمان شێوە for a long time ئەو ئەیە دائیمەن نیشانەی ژمارەیە واتە ئەمە ژمارەیەکمان هەیە زۆر باشە بەڕێزان ئێستا ئێمە تەمەشای هەموو ڕستەکان بکە دەبینی هەر هەمویان لەسەر ئەو شێوازە دروستکراینە شێوازی present perfect واتە سنس و for لەگەڵ ڕستەی present perfect بەکاردێ لەوانەیە بە شێوازی تریش بەکاربێ بە غێر ئەکادمی یعنی ئەکادمی نەبیتن بەڵام ئێمە ئەگەر لێبی for وەکو prepositionیشمان هەیە فۆری تریشمان هەیە لەبەرەوە هەڕستەکەت present perfect بوو تۆ یەکسەر دەزانی کە بابەتەکە سنس و فۆرە واتە ئەگە لە تاقیکردنەوە چار هەڵبژارنی دایتێت و سنس فۆر لەگە دوو قلیتر ئەتوو بزانە یان سنس دادەندرێ یان فۆر دادەندرێ باشە بەڕێزان ئێستا ئێمە بابەتی سنس و فۆرم لە ڕستەی present perfect لە بۆ ئێوە ڕوون کردەوە پێویستە بچین سەرنجی چەند پرسیارێکی گوزاریش بدەین پرسیاری نیشتیمانی بۆ ئەوەی ئێوە باشتر تێبگەن هەتەمەشە هەندێک پرسیار دەکەین کە ساڵی پارهاتیتەوە لە بۆتان ڕوون دەکەمەوە کە سنس و فۆر چۆن بەکار هاتووە تابیانی خۆشەویست ئێستا دێن چەند نمونەیەکی نیشتیمانی ڕوون دەکەینەوە لە بۆ ئەوەی خۆشەویست بۆ ئەوەی بتوانن زیاتر سوودی وەربگرن Unit 5 Lesson 3 Sense and For واتە ئەو پرسیارانەی لە Unit 5 هاتینەوە Lesson 3 لەسەر Sense و For با سەرنجی یەکەمیان بدەین یەکەمیان ئەگەر تماشا بکەین یەکەمیان He has studied dash 3 hours ئەمە پرسیارێکی نیشتیمانیە لە ساڵی 2018-2019 هاتوتەوە باشە تەماشا ڕستەکەی بکە ڕستەکەت تەیە هی سەبجێکتە بکەرە هازی لە دوا بەکارهاتیە دوایش ستەدیت پیپی لە دوا بەکارهاتیە کەواتە ڕستەکەت ڕستەیەکی present perfectە لەگە ڕستەی present perfect دەکرێت سنس بەکاربێ دەکرێت فۆرش بەکاربێ بەڵام ئایا ئەمە چیهانی بەکاربێنین گوتم تەمەشای دوای بۆشایەکە بکە 3 ژمارەیان نە ژمارەیە 3 ئەوە 3 ژمارەیە لەگە ژمارە سنس یان فۆر بەکاردێ بێگومان فۆر بەکاردێ پرسیارەکە زۆر ئاسانە بەس تۆ تێبینەکەی من لە بیرماکە ئەگەر لە دوای بۆشایی ژمارە هاتبوو ئەوە دەبێت فۆری دابنەی بەبێ دوو دڵی زۆر باشە دوو هەڵبژاردنی دیکەشمان هەیە یەکیان دەرێ ئەگۆ یەکیان دەرێ all of them ئەلێرە پێم خۆشە پێت برێم all of them معنای چییە تەڵەبە زۆر پرسیار دەکەن مامۆستا all of them معنای چییە ئێستا پێت دەرێم all of them واتە A B C واتە هەر سێکیان دەبی لێرە بەکاربینی ئەمە ڕاستە نەخێر ئەمە ڕاست نییە لەبەرەوە all of them-ەکەش هەو نییە ئێمە فۆری دادەنێن لەبەرەوەی ژمارەمان هەیە زۆر باشە بابێنە سەر question number 2 They have been there dash 4 p.m. ئەمە نمونە هەبوو لە کتابی نمونەی کتابی ڕاست هینایەتیانەوە لە ئیمتیحانی نیشتیمانی They have been there dash 4 p.m. ئەمە قسەیەکم بە تو گوتم ئەگەر AM و PM هەبوو ئەوە دەبێت سنس دابنەی چونکە کاتت هەیە
چمان هەیە سنسمان هەیە فۆرشمان هەیە still until ئەو دوو شەشمان هەیە ئەم دوو شە پەیوەندی بە بابەتەکەیەوە نییە کەواتە ئەمن چی هانی دابنێمە لێرە ئەمن ئەلێرە سنسی دابنێم سنس واتە هەڵبژاردننی A ئەمەش واتە هەڵبژاردننی C بەڵام پرسیاری ترمان هەیە فۆر بە تەنیا هاتیتەوە فۆر بە تەنیا هاتیتەوە واتە سنسی لەگەرنی ئەمجارە با تەماشای ئەم پرسیارە بکەین Rob is doing a TV interview. Rob is doing a TV interview dash Monday dash 10 o'clock dash half an hour. تەماشا بکە سێ بۆشایی دایتە تو بۆشایی یەکەم دووەم سێم لە هەڵبژاردننی یەکەم فۆر ئەت واتە دەبێ مەثەلەن ئۆن لەم بۆشایە دابدرێ فۆریش لە بۆشایەکەی دووەم و هەروەها ئاتیش لە بۆشایەکەی سێم دابدرێ باشە بەڕێزان من باسی سنس و فۆرم بۆ ئێوە کرد ئەمانە پێیان دەرێن پرپۆزیشن بەڵام جگە لە سنس و فۆر هەندێک پریپۆزیشنی دیکەشمان هەیە بۆ نمونە ئەت پریپۆزیشنە لە بۆ کات بەکاردێ ئۆن پریپۆزیشنە لەگەڵ ڕۆژەکانی هەفتە بەکاردێ فۆریش پێم گوتی لەگەر چ بەکاردێ لەگەر ژمارەکان بەکاردێ لەبەرەوە دەبێ بین ئێمە هەندێک زیاتر بە فراوانتر بیر بکەینەوە سنسمان نییە لێرانە بە هیچ شێوەیەک سنسمان نییە ناچارین ئێستا بیر بکەینەوە لە دوای بۆشاییەکە چ هاتیە ماندەی چییە ساندەی ماندەی تویزدەی ئەمانە ڕۆژەکانی هەفتەن لەگەر ڕۆژەکانی هەفتە چ بەکاردێ دەبێ ئۆن بەکاربێنی ئەمە ئاسانە ئۆن بەکاربێنە باشە A بە ئۆن دەستی پێکردیە B بە فۆر دەستی پێکردیە کەواتە ئەوە نابی هەرزوو ئەوە نابی ئات ئەمەش نابی چکە ئات لەگەر ڕۆژەکانی هەفتە بەکار نایە دیسان ئۆن ئەوەش لەوانەیە ببی یعنی ئێستا ئێمە دووشتمان فڕێدا ئەم دووە سەپاسەت نابی هەر بە هەڵبژاردننی یەکەم بڕۆ حالەتی دووەم بۆشایی تێ لە دوای بۆشایی چه هاتیە 10 o'clock من گوتم سنس لەگەر کات بەکاردێ بەس ئەلێرە سنسمان نییە باشە 10 o'clock چی دیکەی لەگە بەکاردێ ئاتی لەگە بەکاردێ ئەمە ئاتە لە بۆ بۆشایی دووەم دەکرێت فۆری دابنێن کاتمان هەیە 10 o'clock گوتم فۆر تەنها لەگە ژمارە بەکاردێ لەبەرەوە ئەم هەڵبژاردنەش نابی با بچین ئێرە گوتمان ئۆن لەگە بۆشایی یەکەم دەبوو ئات لەگەر بۆشایی دووەمیش دەبی فۆر لەگەر بۆشایی تەمان ئەمە بۆشایی دووەم فۆر لەگە بۆشایی سێم بزانم چۆن دەبی ئەگە فۆری لێرە دابنێم ئەگەر ئۆنیش لێرە دابنێم و ئەگەر ئاتیش لێرە دابنێم بزانین چۆن دەردەچی Rob is doing a TV interview on Monday هیچ مشکلەمان نییە at 10 o'clock هەر کێشەی نییە for half an hour بەڵێ بەڕێزان دەبێ for لەگە half an hour بەکار بهێنرێ کەواتە لەگەر half an hour چ بەکاردێ for بەکاردێ هەندێک وشەم پێی گوتی گوتم half an hour for ages for a long time ئەوانە گوتم لەبەریانکە for a long time for ages and for half an hour ئەگەر ئیمتحان بینیت یەکسەر بزانە ئەمانە فۆریان لەگە بەکاردێ کەواتە هەڵبژاردنیمە چی هانە هەڵبژاردنیمە دیە دی بەڕاست دادەنێن لەبەرەوەی ئۆن لێرە دادەندرێ ئاتیش لە بۆشایی دووەم وهەروەها فۆریش لە بۆشایی سێم زۆر باشە ئەمە بابەتەکە بوو بابەتی سنس و فۆر ئەلێرە کۆتایی پێدەینین قوتابیانی خۆشەویست ئێمە لە یونت 5 lesson 4 ئاکتیڤیتێکی زۆر گرنگمان هەیە چەندین جار پرسیاری وزاری لێ هاتیتەوە بۆیە دەمەوێت ئەلێرە زۆر بە جوانی لە بۆتان ڕوون بکەمەوە ئەلێرە ئەگەر تەماشا بکەین خشتەیەکمان هەیە ئەم خشتەیە بزانین چی لێ نووسرایە نووسرایە ناون واتە ناو پرۆناون واتە جێناو verb
واتە فرمان دواتر adjective هاوڵناو دواتر adverb واتە هاوڵکار ئاخیری هەیتمان preposition ئەویش واتە ئامرازێک ئەم ئامرازانە ئامرازی preposition لە ناو ڕستە بەکاردێ بەڵام ئەمانە معنایان نییە یعنی بۆ تەواوکردنی مانای ڕستەکە بەکاردێن با ناوی لێ بنین ئامراز چکە ئەنواعی ئامرازی preposition ئەم ئامرازانە لە ناو ڕستە بەکاردێن واتای تەواویان نییە بە پێی ڕستەکە دەگۆڕێ زۆر باشە قوتابی خۆشەویست تۆ ئەم وشانە ئێستا دەبێ لەژێر هەر یەک لەمانە دابنێ بۆ نمونە ئەگەر لێرە وشەیەکی ناونمان هەیە دەبێت لەژێر ناوەکەی بنووسی ئەگەر پرۆناونمان هەیە دەبی لەژێر پرۆناونەکەی بنووسی لە ئیمتحان پرسیار لێ دەکرێتن دەرێت چی هەر لەمانەی خوارەوە ڤێربە چار وشە دەداتێ چی هەر لەمانەی خوارەوە ڤێربە دەبی بیناسیەوە چی هەر لەمانەی خوارەوە ناونە دەبێ بیناسیەوە چی هەر لەمانەی خوارەوە پرۆناونە دەبێ بیناسیەوە چی هاانیان پرپۆزیشنە دەبێ بیناسیەوە کەواتە ئێستا ئێمە دەبێ ئەمانە بناسینەوە چکە لە ئیمتحان ئەمانە دێنەوە زۆر باشە بابێن یەک تەمەشایانکەین ناون ئەوە نووسیتم ناون جێناو فرمان پێویستە تۆ ئەوانە بە ئینگلیزی بزانی نەک بە کوردی بەڵام ئەوە لە بۆ ڕوونکردنەوە ئەمە دەدەمێ زۆر باشە we I we you they we واتە ئێمە ئەمە ناوەیان جێناوە کەس هەیە بە ناوی ویبی نەخێر خەڵک ناوی تایبەتی خۆی هەیە وی جێناوێکی گشتیە لە بۆ کۆمەڵی کەس بەکاردێ کەواتە بە وی دەرێن وی پرۆناون ئەوە وی دەبێ وی ئەلێرە بنووسیە ئۆف چییە؟ ناونە نەخێر پرۆناونە نەخێر ڤێربە نەخێر ئادجەکتیڤە نەخێر ئادڤێبە کەواتە ئەو ئۆڤە لە چێ دەنووسرێ؟ ئەلێرە دەنووسرێ دواتر وشەیەکی کەمان هەیە ئین بە هەمان شێوە ئین دەبێ ئەلێرە بنووسرێ badly چی پێوەیە؟ ئێڵوای پێوەیە ئێڵوای هەر وشەیەک ئێڵوای پێوە بوو با برێن زۆربەی وشەکان هەندێک وشە شازمان هەیە هەر وشەیەک ئێڵوای پێوە بوو ئەوە ناوی لێ دەنێن adverb okay badly ئەمەش badly nice verb نییە adjective هاوڵ ناو ئەلێرە دەنووسین nice دواتر concert ئەمە بە کوردی خۆمان دەڵێن concert زۆر باشە ئەمە چییە؟ بێگومان ناونە ناوی کۆنسەرتێک کە ئێمە دەکەین concert ئەمەش وازەحە weather ئاو هەوا weather ناکرێ برێ ئەوەیە adjective دەبی برێ ئەمەش weather ناونە weather دواتر هەمان کافێ ئەوە زۆر ئاسانە کافێش هەر ناونە کافێ go ئیشە یان نا ئیشە فرمانە واتە verb go ئەمەش go دواتر هەتمان went ڕابردووی گۆیە کەواتە پاستە wentیش بە هەمان شێوە went دواتر sunny لەگەر rainy هەردووچیان هاوڵکارن هاوڵ ناون واتە adjectiven sunny لەگە rainy ئەلێرە دەنووسم sunny دوایە rainy happen لەگەر be هەردووچیان happen be هەردووچیان verبن کا verb ئەوە verبە happen لەگەر be زۆر باشە هێشتا ماومانە quickly ئێڵوای پێوەیە
ئێڵوامان هەیە کەواتە گوتم ئادڤێبە کویکلی دەبێت ئەلێرە بنووسێ ئەمەش کویکلی دواتر هیتمان ستۆم ناونە ستۆم ئەمەش ناون ئیت لەگەر ئای ئیت جێناوە لە جیاتی ناوێک بەکارهاتووە ئای لە جیاتی ناوی خۆم بەکارهاتووە هەردووچیان جێناون ئیت لەگەر ئای هەردووچیان جێناون دوای دێنە سەر think and pollute think pollute هەردووچیان چیە هەردووچیان ڤێربن think pollute ئەلێرە لەسەریان دەنووسم ئەوە ڤێربە verb ئەمەش ڤێربە ئەمەش ڤێربە up ئەمە prepositionە preposition up دواتر هیتمان away یان down هەردووچی away و down هەردووچیان prepositionە away لەگەر down preposition they ئەمە جێناوە ئەمەش they دواتر هیتمان rubbish لەگەر throw rubbish ئەوە ناوە ئەلێرە دەنووسم و through ئەویش ڤێربە ڤێربەکەش ئەلێرە دەنووسم زۆر باشە ئێستا ئێمە خشتەکەمان پڕ کردەوە و زانیمان ڤێرب چییە زانیمان ناون چییە زانیمان پرۆناون چییە و هەروەها ئادڤێرب لەگەڵ پرێپۆزیشن ئەوانەمان هەموو زانی تۆش دەبێ زۆر تەرکیز بکەی زۆر بەوردی تمشای ئەم وشانە بکەی بزانی چیهانیان لە بۆ چێ دەگەڕێتەوە لە ڕۆژی تاقیکردنەوە پرسیار لێ دەکرێتن ئایا دەرێ went ڤێربە ناونە ئادجێکتیڤە یان ئادڤێربە ئێستا بابەتەکەمان تەواو بوو بەڵام دێم هەندێک نمونەی وزاریتان لە بۆ ڕوون دەکەمەوە لەسەر ئەم بابەتە قوتابیانی خۆشەویست ئێستا دێن ئەم نمونە وزاریانە لە بۆتان ڕوون دەکەمەوە بۆ ئەوەی زیاتر سوود وەربگرن و لە شێوازی تاقیکردنەوەش بە باشی تێبگەن زۆر باشە Unit 5 Lesson 4 لە Unit 5 Lesson 4 ئەم پرسیارانە هاتینەوە Question number 1 The word pollution is dash ساڵی 2015 2016 ئەم پرسیارە هاتیتەوە بەڵام ئەگەر لە lesson 4 تەمەشای ئەم وشەیە بکەی لەوێ pollute هاتیە pollute تازە لە بەمڕۆ کردیەوە ئەلێرە کردیتیانە pollution ئاسایی وەربگرا لەوێن دەرێ verb بوو ئەلێرە کردیتیانە ناون لێرە کردیتیانە ناون کەواتە تۆ ئێستا دەبێ بزانی دەرێ ئەم وشەیە verبە دەرێ ناونە adjective or adverb کامە ئێمە pollution T-I-O-N دائما نیشانەی ناو نییە T-I-O-N دائما نیشانەی ناو نییە لەبەرەوە تۆ دەبی بێی برەی verb نییە ئەگەر pollute با دەمان بۆ verb a noun adjectivیش نییە adverbیش نییە کەواتە تۆ ناونەکەی هەڵدەبژێری B is right B is right لە نمونەی دووەم Which one of the following words is preposition ئەوە شێوازێکی پرسیاریە تەماشاکە دەرێ کامە لە مانای خوارەوە prepositionە Which one of the following words is preposition من پێت دەڵێم دەبی بزانی preposition مانای چییە مانای چییە preposition لە بۆم ڕوون کردیەوە ئێستا went ئەوە verبە rubbish ئەمە ناونە nice ئەمە adjectivە down prepositionە down prepositionە کەواتە وەڵامە ڕاستەکە دیە زۆر باشە وەڵامە ڕاستەکەمان دی هەڵبژار ئەم بابەتەی لە بۆم باسکردن دەکرێت چەندین پرسیاری گوزاری لێ دروست بکرێت خۆشەویستە لەبەرەوە پێویستە تۆ بە بەردەوامی متابعە بکەی و بە بەردەوامی پەرتوکەکان بخوێنیەوە و زیاتر ئەو شتانە ئێمە لۆتان ڕوون دەکەینەوە ئێوەش زیاتر گرنگی پێ بدەین
هیوادارم سوودێکی باشتان لەم دەرسە وەرگرت بێت و هیوادارم بابەتەکان بە باشی تێگەیشت بن ئیتر کاتێکی خۆش.